10,000 کورد پێنجی فەیلی 1500 بەرزانی لە منطقەی عکاشات اختیباراتی هین لە سەریان کە اختیبارات کیمیاوی لە سەریان کراوە. ئەوڕۆ 4/4 یادی 46 ساڵی جنۆسایتی کوردەفەیلەکانەکەین کە هەموو ساڵێ یادی دەکەینەوە. ئەم جنۆسایتە ئەنفالی کوردەفەیلەکان کرا بە کۆمەڵی بە ماڵ و بە حاڵ و بە هەموو شتێکمان زۆرمان زیندە چاڵ کران تا ئێستا نازانین گۆڕیان لەکوێیە و گۆڕستانیان نەدراوە پێمان و هەر لە گەڕین لە نگرە سەلمان و لە بەغدا و لە لای ڕوومادیەوە و لای بەسراوە لای ناسڕێەوە ئەگەڕین دەستمان ناکەوێ و جنۆسایت کوردەفەیلەکان تاریخێکە کە هەموو ساڵ یادی ئەەکەین. خەڵکێکی زۆر لە ناوچوو، خەڵکێکی زۆر دەرکرا لە وڵاتە، خەڵکێکی زۆر ماڵ و حاڵی ڕۆی حکوومەتی بەعس ئەو تاجرشتانەی کە کوردەت فەیلی بوون هەمویانی ماڵەکانیانی برد و مسادرانی کرد و پارۆماڵیانی برد و مناڵەکانیشیان نرد بۆ ئێران دەرکران کە وتیان ئێوە ئێرانین، دەریان کرد لە حدود کەوتنە ناو ئەلغام، کەوتنە ناو لغم و شتیوا، هەموو بریندار بوون، هەموو شەهید بوون هەنێکیان لەو ڕێیە. ئەنفالی کوردەفەیلەکان نەک بەس لە هینکرا لە شاری بڵین کەرکووک، لە خانەقین و لە مەندەلی و لە بەغدا و لەم وڵاتە هەمووی کرا، دەرکران دەربەدەر کراین. لە ساڵی 1970 بە زۆری کرا، پێش 80 کەمێک کرا، یعنی جنۆسایت کران، بەڵام لە 80 لە 82 لە 84 جنۆسایت کراین هەتا 86 دەرکران لەم وڵاتە. لە 84 هەرچی تاجرەکانی بەغدا کە کوردی فەیلین نیزامی بەعس خڕیانی کردەوە، وتیان وەرن سەدام حوسێن ئیشی پێتانە قسەتان لەگەڵەکە، بەڵام بەداخەوە هەمویان برد بۆ نگرە سەلمان، هەمویان لەناودا. کوردی فەیلی لەم وڵاتەی ئێمە لە عێراق یعنی با بڵین ئەساسی لەم وڵاتە بووە، بەڵام بۆچی ناوی فەیلین دراوە؟ لەبەرەوەی مەزهەبی شیعەیە. کوردی فەیلی لە شوێنانەی کەوا دیاری کراوە لە خانەقینە و مەندەلیە و بە دەرودەچرانە لای کووتەوە لە جەلەولاوەرە، ئەو ناوەش ئەلەو ناوە دانیشتوین، بەڵام بەوە پێشکراوین کە ئەمانە مەزهەبیان شیعەیە، پێیان لەم فەیلی. کوردانی فەیلی بە خۆت ئەزانیت سنووری وڵاتی عێراق با بڵێن لە ڕۆژهەڵات خانەقین و مەندەلی و بەدرەوجەسان و کووت ئەگەڕێنەوە ناو عەلی شەرجی و عەلی غەربی، ئەمانە گەیشتی کورد فەیلین. ئێستا شۆنەکەیان بە تایبەتی لە بەغدایە، لە بەغدا زۆرترین شتمان هەیە، لەبەرەوەی ئەو دیەکان ئەو لایە چۆڵ کران، هەمووی هاتە ناو شار. زۆربەی کوردانی فەیلی ئێستا نێزگەی تا 2 ملیۆن کەس لە بناو بەغدا مەوجود. ئەم قسەی ڕاستە. من خۆم دوا بە دوای ئەم شەیە چووم، کوردانی فەیلی سێچوان شۆن هاوارە هەیە لە ناو ئێران لە کەرەت و لە دەولەت ئاباد، منطقەی پلەن دەولەتی ئاباد جنوبی تەهرانە، بە خۆم چووم بەلایەن بینیانم، قسەشم لەگەڵیان کرد، تا ئێستا ئەوان لەوێن ئەلێن ئێمە ناینەوە لەبەرەوەی حاڵ و ماڵمان نەدراوەتەوە و حکوومەتی ئێرانیش بە میوان وەریانی گرتووە، نەک بە مواتنێکی عێراقی، نە بە میوان وەرگیراون تا ئێستا. و بەڵام دێنەوە عێراق ئەلێ ئێمە هیچمان نییە و هیچیان نەدا پێمان و دەربەدەر کرای ماڵمان ڕۆی حاڵمان ڕوو نەدراوەتەوە، بۆچی بینەوە بە عێراق؟ من بە خۆم 2 جا چوومە لایە، وەڵاهی ئەلەوێ تەقریبەن دەرەچن بۆ 200-300 هەزار عایلەیەک ئاوا دەرەچن. لەبەر مەسەلەی ناسنامەی کوردەفەیلیەکان هەموو تەناگاتن لێ حکوومەتی بەعس ناسنامەی نێشت لەسەر کوردەفەیلیەکان هەمووی لێیان سەنەوە، هەمویانیان تەسفیریان کرد ئەو دوو بۆ جمهوریەتی ئێران ئیسلامیە. لەبەر ئەوەیە لەبەر هەردوو ڕێکە ئەوان لە کاتێکەمان کوردن و عینەن کاتیشە فەیلین شیعە مەزهەبن، واتێگەیشتن قەرارێکیان دەرکرد ئەو ناسنامانە بگەڕێتەوە تەحویل بکرێت ئەو سجلاتانەی لە سجل ئەجانب
بۆ سجل بۆ خانەی سجلاتی عێراقیەکان لە جێگای مدیریەت الجنسیە العامە فی بەغداد. پێش 2 ساڵ زیاتر تقریبا اشتراکمان کرد لە کۆنفرانسی جۆنەفیاستی دووەلی کە کرا لە هەولێر. سەرۆک مەسعود بەرزانی پێشنیارێک شتێکی بۆمان ئاگاداریەکی تێمان گەیاند. ئێمە تا ئێستا ئەو شتەمان نازانی. وتی 10,000 کورد پێنجی فەیلی 1500شی بەرزانی لە منتقەی عەکاشات اختیباراتی هین لە سەریان کە اختیبارات کیمیاوی لە سەریان کراوە. لەسەریان تا ئێستا وانەی ڕفاتەکانیان دیار نییە. زائیدەن 22,000 کورد فەیلی عینن کات تا ئێستا ڕفاتیان دیار نییە لە عێراق.